دکتۆر هێمن محمودم لەگەڵا کە دکتۆرای هەیە لە نەخۆشیەکانی ڕۆماتیزم. ئەمڕۆ بەوردی باسی ڕۆماتیزمەکەین بزانین چییە و چۆنە و نیشانەکان چییە. ئایا ڕۆماتیزم تایبەتە بە جومگە، تایبەتە بە گەورە یاخود لە مناڵە ڕۆیات؟ ئەگەر لە جومگای زیاتر ڕۆیات ئەو نیشانانە چین کە نەخۆشیی ڕۆماتیزم لە نەخۆشیێکی تری جومگە جیاکاتەوە؟ جا لەبەرەوە ئەمڕۆ ئینشاڵڵا لەگەڵمان بن بۆی بەوردی باسییان بابەتانتان بۆ بکەین. دکتۆر بەخێر بێیت، بە کورتی باسێکی ڕۆماتیزممان بۆ بکەن، نەخۆشیە ڕۆماتیزمەکان چین؟ زۆر سپاستان دەکەم. سپاس دۆراوت. هەبەر نەخۆشیەکانی ڕۆماتیزم وەکو چەترێک وایە کە کۆمەڵێک نەخۆشی درێژخایەن لە خۆی ئەگرێ لەژێر ئەو چەترەدا. بۆ نمونە ئێمە زیاتر لەوانەیە بتوانم بڵێم 100 جۆر نەخۆشی ڕۆماتیزمان هەیە، هەرێکە کۆمەڵ لە قوپۆپی لێ بێتەوە. ئەو نەخۆشیانە هەرێکە و بەپێی نیشانەکانی خۆی، بەپێی ئازارەکەی، بەپێی ناڕەحەتیەکانی زۆرجار لەگەڵ کۆمەڵە فەحساتوانی ئێمە جیا بکەینەوە. ڕۆماتیزم بەگشتی هۆکارەکەی توانین پێ نەخۆشیەکی دژە خود بەرگریە، ینی ناڕەکوپێکیەک لە کۆندانی لە سیستەمی بەرگری لەشدا ڕوودەدا کە وا دەکا خانەکان بڵێن خانە بەرگریەکانی لەشمان بە شێوازێکی هەڵە کار هێرش بکەنە سەر خانە و شانەکانی لەشمان. بۆ نمونە لە جومگایە بێ، لە پێستا بێ، یاخود لە شوێنێکی ترا بێ. ئەمە وا دەکا یعنی کۆمەڵە نیشانە لەو نەخۆشە دەربکەوێت کە هەڵبەت ئەمەش کۆمەڵێک هۆکاریەیە کە وا دەکا سیستەمی بەرگری تێک بچێت. زۆر باشە. دکتۆر، نەخۆشی ڕۆماتیزمەکان تەمەنێکی تایبەتیان هەیە یاخود بەگشتی لە هەر تەمەنێکا بێڕۆن؟ ئەگەر لەگەڵ هەر تەمەنێکی شاڕووبار لە چ تەمەنێکا زۆر بڵاوە؟ بەگشتی لە هەموو تەمەنێکا ڕۆدا، لە مناڵە ڕۆدا، لە گەنجە، لە هەرزەکارە، لە ئینسانی بڵێن تەمەنی ناوەڕاست یاخود لە ساڵە چوانە، لە هەموو تەمەنەکان ڕۆدا. بەڵام لە هەر تەمەنە و جۆرێک زۆر باوە، جۆرێک نەخۆشی ڕۆماتیزم زۆر باوە. بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر ئێمە شێوەیەکی گشتی سەیریکەین، زیاتر لە ئافرەتاندا ڕوودەدا و لە تەمەنی گەنجی و بەرەو تەمەنی ناوەڕاست. زۆر باشە. کەواتە گەر پێم بڵێ جۆرەکانی نەخۆشی ڕۆماتیزم چەند جۆرن بەگشتی ئەوەی کە زۆر بڵاو بێت؟ ئەگەر من ئێستا بۆ بژمێرم زۆرە کۆمەڵێکی زۆر نەخۆشی ڕۆماتیزمان، بەڵام ئەوانی کە زۆر بڵاون بە تایبەتی لە کۆمەلگادا و لە کۆمەلگای ئێمەدا نەخۆشی یەکێکیان نەخۆشی جومگەیی ڕۆماتیزمیە کە بە ڕۆماتۆید ئارترایتس بەناوبانگە. ئەمە ڕۆماتیزمی جومگەی پێڵن؟ بەمە ڕۆماتیزمی جومگەی پێڵن، ڕۆماتیزمی جومگەی درێژخایەنی پێڵن کە دوو بەش، ئەمیش دەبێتە دوو بەشی موجەب و سالبی هەیە. ئەم نەخۆشیە بە تایبەت زیاتر لە ئافرەتاندا ڕوودەدا و لە ئافرەتانی تەمەنی ناوەڕاست. کۆمەڵێک نیشانەی هەیە، یەکێ لە نیشانەکانی ئاوسانی جومگەکانە، ئازاری جومگەکانە، بەڵام بە تایبەتر جومگە وردەکانی دەست و قاچ. اینجا ئەڕوا بۆ جومگە گەورەکان و ئەو نیشانەی کە زۆر جیاکرێتەوە لەگەڵ ئازاری تر، لەگەڵ نەخۆشیەکانی ترەوەیە کە نەخۆشەکە جومگەکانی ئاوسێ، جومگەکانی ڕقە بێ بە تایبەتی لە بەیانیان لە نیو سەعات زیاتر بۆ سەعاتێک نەخۆشەکە ناتوانێت بە باشی دەستی بکاتەوە، بە باشی ئیش و کارەکانی ڕۆژانێ جێبەجێکە بێت، تۆزی وەرزشی پێ بکات، تۆزە جوڵە بکات تاکو گەرمە بێ. اینجا ئەتوانێت مەسەلەن کەوێتەوە سەر حاڵەتی ئاسایی خۆی، بەڵام زۆربەی جار ئازارەکە لەگەڵی بەردەوامە، بەڵام لە بەیانیاندا زۆرترە. ئازارەکە تقریبان لە نیوەی شەو بە دوای سەعات 4 ڕۆمانە وردە دەست پێکات نەخۆشەکە لە خەوە لەستێنێ، بەردەوامە بێ نەخۆشەکە کە بەیانی هەڵەستێن لە شێڕەخە وردە بەرەو ئێوارە باشترە بێ، شەو دیسان دەست پێکاتەوە. ئەوە نیشانە هەرە دیارەکەیەتی کە بەڵێ ئەمە ڕۆماتیزمی جۆرەکانی تر چین؟ جۆرەکانی تر نەخۆشیێکی ترمان هەیە، پێڵە نەخۆشی بە کوردی پێڵ نەخۆشی گورگە سوورە، یاخود نەخۆشی گورگی سوور، ئەمە بە ئینگلیزی پێڵەن لوپەس یاخود ئێسێڵی. ئەم نەخۆشیە بەیەکێک لە نەخۆشی ڕۆماتیزمەکان دادرێت. ئەمەش بە هەمان شێوەی نەخۆشی جومگەی ڕۆماتیزم ئەمیش کار دەکاتە سەر جومگەکان و کار دەکاتە سەر پێست، برینی ناودەم دروستەکە، پەڵەی سەرپێز دروستەکە، نەخۆشەکە دەموچاوی سوورە بێتەوە بە هەتاو قژی ئەوەرێت و شیشەکەتی و بێهێزیەکی زۆرە بێ. زۆر جار کار دەکاتە یاخود هێندێک جار کار دەکاتە سەر بورچیلەکان، سەر دڵ، سەر دیواری دڵ، سەر پەردەی دڵ، سەرسیەکان و کۆمەڵێک یانی ماکی تری هەیە. ئەم نەخۆشە زیاتر لە ئافرەتان لە خانماندا لە تەمەنی هەرزەکاری بەرەو سەر ئیتر لە 18-19 دەست پێکە هەتاکو
دەوروبەری 45 ساڵی ئەو نەخۆشە لەو تەمەنایە زۆر بڵاوە بەڕاستی ئەم نەخۆشیە ینی هەر کەسێکم جۆرە نیشانانە هەبێ بە جددی وەریگرێ و سەربا لە پزیشکێکی ڕۆماتیزم لەوانەیە ماکەکانی باش نەبن زۆر باشە هیچی ترمان هەیە کاوها بەڵێ نەخۆشی بەڵێ نەخۆشیێکی ترمانە پێڵ نەخۆشی شۆگرن ئەم نەخۆشیە بە هەمان شێوە لە ئافرەتاندا لە ئافرەت تەمەنی ناوەڕاست ڕۆدا نیشانەکانی دەم و شکبوونەوەیە چاو و شکبوونەوەیە ئەجا لەگەڵ بێهێزی و شەکەتێکی زۆر و ئازاری جونگەشی بۆ دروستە بێ بەڵام ئازاری جونگەی لەوانەیە وەکو ئازاری ڕۆماتیزمە نەبێت وەکو ئازاری ڕۆماتیزمی جونگەی نەبێت یاخ وەکو ئازاری گورگە سوورە نەبێت بەڵام ئەوەی کە نەخۆشەکە زۆر ناڕەحەتەکە وشکبوونەوەی دەم و چاوێتی کە بەردەوام پێویستەکە ئاو بخواتەوە نەخۆشەکە بۆ نمونە پارێ خوا بێ ئاوێکی قومێکاوی لەگەڵ بخواتەوە یاخود چاوی دایم هەستەکە وەکو بزیخ و بەردی تیاابێ جالانێ ئەسڵ نەزانێت کە ڕۆماتیزمی هەیە ئەمە یەکێکە لەو جۆرە نەخۆشیانی کە بە دەگمەن سەردانی دکتۆری ڕۆماتیزمەکەن دایمە چم بۆ لای دکتۆری تر مەسەڵەن چم بۆ لای دکتۆری چاو لەوانە بچم بۆ لای دکتۆری هەناویان بۆ دکتۆرێکی تیان تۆری دان چکە دانیشان لەگەڵی کلۆرە بێت کە لیکە کەمتر بڕژە لە ناو دەما واکە کە دانەکانیش کلۆر بێ لەگەڵ کۆمەڵە نیشانێکی هەیە کە لە حاڵەتی پێشکەوتووە ڕابوون منە ئافسانی لیکە ڕژێنەکان لە دەوروبەری ملی ئەم نەخۆشیە هەم دوو بەشە بە ئینگلیزی پێڵم پرایمەری یان سێکەندەری پرایمەری ئەوەیە کە بەتەنیا ڕووەدا سێکەندەریەکەوەیە دەکرێت لەگەڵ یەکێک لە جۆرەکانی نەخۆشی ڕۆماتیزم بۆ ڕۆبدا بۆ من دەکرێت لەگەڵ نەخۆشی گورگە سوورە ڕۆبدا ماکێکی گورگە سوورە بێ دەکرێت ماکێکی نەخۆشی ڕۆماتیزمی جونگەیی بێ دکتۆر نەخۆشی باجەت چییە هەندێک جار باسەکرێ وەڵێ برین لە ناو دەم و لە شوێنی دیکەیەوە باسی کێشمان نەخۆشی بەهجەت تەمان یەکەم جار لە ساڵ 1930ەکان دکتۆرێکی تورک بە ناوی خۆڵوسی بەهجەت ئەم نەخۆشی دۆزیەوە ئەم نەخۆشیە بریتە لە دروستبوونی برین لە ناو دەم برینی بەردەوام لە ناو دەمە و لەگەڵ لە دەوروبەری ئەندامی زاوزێ مەرجە هەردوو لا هەبێت مەرج نییە لە هەردوو لا هەبێت لە چەند ماوەیە ئەم برینە لە ناو دەما دروست بێتە بۆ نەخۆشیە دانرێت چکە خۆ دەزانین زۆر کەس دەڵێ ئێمە برینی ناو دەممان هەیە وەرە مانگی جارە دوو مانگ جارێ ئەو برینە ڕووبە درێژخان بە هەفتەیەکی پێ بچێ ئەو ئازاری هەبێ برینە توانێ بە تاکە نیشانەدا بژێ و بەوە دەستنیشان کریا خودت ئەبێ بەلای کەم نیشانێکی تری لەگەڵا بێ وەکوچی مەسەن بۆ نمونە کۆمەڵێ هینمان هەیە بۆ فەحسێکمانە پێوتێن فەحسی بڵێن پشتینی پاثێرجی ئەوەیەکێک لەوانەیە خۆت مشکلێکی چاوی هەبێ چکە چاوی شەر توژە بێ لەگەڵیا بۆ نمونە لەوانەیە نەخۆشەکە یەکی لە بۆڕێکانی خوێنی تێدا بمێت ئەوەش هەر بە نیشانیدا بەهجەردانرێت ئەو نەخۆشیە لە وڵاتانی ئێمە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر باوە نەخۆشیەکە بە شێوەیەکی گشتی ئەگەر شوێنی بڵاوبوونەوەکەی شوێنی ئەوە ئەو خەڵکی کە زۆر تووشە بێت لەو نەخۆشیە کاتی خۆی ڕێیەکە بە پێوتە ڕێی ئاوریشمی کۆن بە ناوبانگە مارکۆپۆلۆ لە یابانەوە درێژ دەبێتەوە هەتاکو و ئەوروپا ئەم نەخۆشی زیاتر لەسەر ئەم ڕێگای کۆنی ئاوریشمە بڵاوە کە ئێران ئەگرێتەوە مەسەڵەن یابان ئەگرێتەوە سین ئەگرێتەوە ئێران ئەگرێتەوە کوردستانی خۆشمان ئەگرێتەوە و تورکیا و بەرەو ئەوروپا ئەگرێتەوە ئەمە نەخۆشی باجەت مەبەستە ئەمە نەخۆشی بەهجەت لەم شوێنانە زۆر بەڵە شوێنی تریشەیە بۆ من لە بەریتانیا هەیە لە ئەمریکا بەڵام کەمترە بە ڕێژێکی زۆر کەمتر لە وڵاتانی ئێمە باوترە و لەوانەشە درنگ ناسرێتەوە تەشخیص بکرێت لەبەرەوەی نەخۆشەکە لە زۆر جار احتیمامی پێ نایە زۆر جار نیشانەکانی ناگەنە ڕادەی ئەوەی کە یعنی بە ئاشکرا دەرکەوێت کە ئەمە نەخۆشی بەهجەتە کاتێکی زۆریەوە تا دەرەکەی و لە ژن و پیاوەکو یەک ڕۆیە بەڵام لە پیاواندا مەترسیدارترە لە ئافرەتەندا تۆزێک بێکاریگەرترە و تۆزێک چالاکی کەمترە تۆزە باسی مناڵانیش بکە لە مناڵانە حاڵەتە هەیە لە مناڵانیشان نەخۆشی ڕۆماتیزم ڕۆدا بە هەمان شێوەی گەورە ساڵان لە نەخۆشی ڕۆماتیزمی جونگەیی بەڵام تایبەت بە مناڵان لە گورگە سوورە بەهجەت کەمتر ڕۆیە لە مناڵە نەخۆشی تریش مەسەلەن هەر ڕۆیە لە مناڵە
بۆ نمونە بابەتی هاوکردنی ملوولەکانی خوێن بچووکەکانەوە تر تا ناوەڕاستمانە بەڵام لە مناڵان لە زۆر جار شێوازەکەی فەرقی هەیە چۆن شێوازەکەی بۆ نمونە لەوانەیە زۆر جار سەر لە دکتۆری شتێکەیە سەر لە دایک و باوکیشی تێگەیە سەر مناڵەکە ئازارێکی جونگەی هەیە یەک جونگەی یێشێ کە هەیە بۆلات یعنی چکە مناڵش ناتوانانی بە پۆک پێویست بڵێن مێژووی نەخۆشەکەی لێوەرگری ئیتر دەکرێت فەرقی هەبێت فەرق شێوازی وەرگرتنە شێوازی نیشانەکانی هەم فەرقی هەبێ کەمتر نیشانەکانی دەرکەوێ و ئەنجا لەگەڵ ئەوشا کۆمەڵێک شت هەیە کە زۆر پێویستە لە مناڵە چێک بکرێتەوە تایبەتی ئەوەی کە جونگەی تووشی نەخۆشی جونگا بێت تووشی نەخۆشی شێوەی هاوشێوی ڕۆمانتیزمە بێت یەکەم شت کە ئێمە وەکو پزیشکی سپۆرە ڕۆمانتیزم زۆر گرنگی پێدەین ئەو مناڵانی کێنێن بۆ لای ئێمە یانێرین بۆ لای پزیشکی سپۆڕی چاو بۆ ئەوی دڵنیابینەوە لە تەندروستی چاوەکانیان چکە کاریگەری کە ڕاستەوخۆ هەیە بە تایبەتی لە مناڵاندا لەوانەیە ڕۆمانتیزمە کە ڕاستەخۆ کار بکاتە سەر چاویان و لەوانەشە پێی نەزانی نەخۆشەکە پێی نازانێت لەکەم مناڵە هەستی پێ ناکە و ئازاریشی نییە سەر ئازاری نییە نەخۆشەکە ئازاری نییە و یەکێکی تر لەوانەیە خوا نەخواستە پەیوەندی بە نەخۆشیێکی نەخۆشەکانی خوێنەوە هەبێت بۆ ئەبێ ئێمە مناڵێک کە بۆ لای ئێمە وەکو پزیشکی سپۆڕ ڕۆمانتیزم ئەبێت لەو دوو شەڕ دڵنیابینەوە یەکێکیان چاو دووەمیان نەخۆشەکانی خوێن بەگشتی نیشانەکانی ڕۆمانتیزم و جۆرەکانی ڕۆمانتیزم لە مناڵات چین بۆی تۆزێک بەرچاوڕوونیەک بین بە دایکان و باوکان لە چیا هەست بکەن کەمە ڕەنگە نەخۆشیێکی ڕۆمانتیزم بێ ڕەنگە هاوکردن نەبێ ڕەنگە ئازاری گەشەی قاچ نەبێت چۆن سارێکی زۆر جوانە نەخۆشی مناڵەکە ئازارەکەی جیاوازی هەیە لە ئازاری گەشە یاخود لە ئازارەکانی تر ئەوەی کە ئەو مناڵە بەردەوام ئازاری هەیە لە شەو لە ڕۆژ ئازاری هەیە لە گەشەیە لەوانەیە لە بەیانیانە دەست پێ بکار و کاتی کە مناڵەکە چێ بۆ مەکتەب یان لە مەسەلا یاخود لە شەوانە مەسەلەن کە ئەخەوێ هەڵە دایکە باوکە قاچم بۆ فشێ لە قاچی مێشەوانە ئازاری گەشە لە بینی جونگەکاندا ڕوودەدا لە ئێسقانەکانە ڕۆدا بەڵام ئازاری جونگە بازار ڕۆمانتیزم لەسەر جونگەکانە ڕۆیە لەوانەش جونگەکە لەگەڵی ئاوسا بێت لەوانەیە مەرج نییە بەڵام احتیمالی زۆرە لەگەڵیشە ئاوسا بێ هەروەها بۆ نمونە ئەگەر ئازاری گەشە بێ یاخو ئازارێکی تر بێ زۆر جار مناڵان مەسەلەن ئاێ خۆیان بدزنەوە لە مەکتەب یان جۆرە لەو بابەتە لە کاتی بڵێن هەینیە لە کاتی ئۆتڵەکانە هیچ کێشیان نییە لە کاتی ڕۆژانی دەوامە ڕۆژانی مەکتەب حەزەکان مەسەلەن ئازاری گەشە بێ ئازاری ڕۆمانتیزم ئەمە نییە فەرق پێ ناکەن جا لە ئازاری ڕۆمانتیزمە نەخۆشەکە ناتوانێت بڵێن بۆ نمونە یاری کە باشی ناتوانێت مەسەلەن جوڵە و هەسوکەوتی خۆی باش بکات لە بەیانیانە زیاتر ئازارەکانەوەنیش بەڵێ لە بەیانیانە زیاترە لە گەشەوان نییە لەوانەیە فترێکی کەمە دوای بیری شەوان بێت لەوانەیە شەوان بێ بەڵێ دوای هیلاک زۆر هیلاکە بێ یاریکی زۆرەکە لەگەڵ ماڵەکان لە دەور و مەسەلەن ڕاکردنمانە ئیتر شەوان هەست بە جۆرێک لە ئازارەکە و ئازارەکەش بۆ جۆر بۆ بەهێزیە نییە ئازای ڕۆمانتیزم کۆمەڵە نیشانەی کەشی لەگەڵایە مەسەلەن بۆ تای لەگەڵایە بۆ نەوەزنی نەخۆشەکە دابەزێ کە زۆر گرنگنەوە ئەو تا چەند دەخانەوە تاکرێت لە هەفتەیەک تا ئێمە بیر لەوە بکەینەوە یاخود تاکی درێژخایەن دووسێ جۆر تا هەیە تایەک هەیە بەیانیان بۆ نەڕوەیە دەوروبەری سەعاتنەوە دە ئەمانە دەست پێکەن تاکە ئێواران دەست پێکە ینی دەکرێت نەخۆشەکە لە هێنێ کاتە هیچ تای نەبێت کە پزیشک پشکنینی بۆەکە هیچ تای نییە بەڵام دایکەکەڵە من بەیانی هەستم کردۆ تای هەیە ڕاستەکە لەوە چێ لە کاتێکە تای هەبێت لە کاتێکی ترە تای نەبێت دەشکێت تایەکی کەمی هەبێ ینی کەمی هەبێ و بەردەوام بێت تایەکی بەپێی جۆری نەخۆشی ڕۆمانتیزمێکە فەرقەکە وەکو پێم وتی دەکرێت هاوکردنی ملوولەکانی خوێن بێ دەکرێت نەخۆشی هاوکردنی جونگەی ڕۆمانتیزمی بێ بەڵام لە مناڵاندا باسم کرد لە سەد مناڵ چەندی تووشی نەخۆشی ڕۆمانتیزمەکانە بێگەر بە نزیکەی باسی بکەین ئەگەر بە نزیکەی باسیکی تقریبی لە سایەک
کەمتریشە زیاتر ئێمە کە نەخۆشانین بۆ لامان شەرنی هەمووی نەخۆشی ڕۆماتیزم بێ ئەوەی کە باوترە نەخۆشەکانی خوێنە بۆی ئەمە ئەمانەیە زۆر زۆر نەخۆشەکانی بابەتی لیمفۆما لیوکیمیا ئەمان تایبەتی لیوکیمیا زۆر بە کورتی وەک دوایین پرسیار ئەو پشکنینانە چینکە بۆ نەخۆشە ڕۆماتیزمەکانەکەن چکە زۆر کەس کە تایشی لێڵێ ڕۆماتیزمم بەزەوان پێ ئێمە بە هەڵا خەڵکەکان بڵێ خەڵک لە کۆمەڵگەی ئێمە وازانێ نەخۆش یەک پشکنین هەیە مەبەستی ئیسارە ئەو پشکنینە بەسە بۆی کە نەخۆشە ڕۆماتیزمی هەبێ ئەوە نەخۆینێکی پشینێکی زۆر زۆر سەرەتاییە ئێمە کو پزیشکی پسپۆرە ڕۆماتیزمی ینی زۆر ئەتیمادی ناکەینێ سەر هیچ پشکنینێکی تایبەتی دیاری کراو یەک پشکنیان دوو پشکنیمانیە بڵێن بەم نەخۆش بەم پشکنینە نەخۆشیەکە دایگنۆز دەکرێت تەشخیص دەکرێت ئێمە ئەبێ سەرەتا پشکنینی سەرجەیی ینی کلینیکال ئەگزامینیشن بە مەزبوطی و هیمێژووی خۆشیەکە وەرگرین لەگەڵ کۆمەڵێشتی ترە اینجا پشکنینەکان وەکو هاوکار دەبێت بۆ ئێمە بۆی نەخۆشیەکەی پێ بناسینەوە پێ تەشخیصکەین کەواتە هیچ پشکنینێکی دیاریکراو نییە بۆی کە نەخۆشیەکەی پێ دیاریکەین ئەبێ نەخۆشەکە بە کۆی گشتی وەرگین نەک بە تەنها پشکنینەکە مەرجیش نییە لە یەکەم سەردانە یەکسەر دەستنیشانی پێویستی نەخۆشی ڕۆماتیزم پێویستی بە چاودێری زۆرە دەکرێت لە یەکەم سەردان دووەم سەردان ئێمە نتوانین بگەین بە دیاریکردن نەخۆشەکە بگەین بە تەشخیص دەکرێت بە چەند سەردانێک و دەکرێت نەخۆشەکە چەندین دکتۆری کردبێت چەندین دکتۆری بەناوبانگیشی کردبێت زۆر باشیش کردبێت پسپۆر لە بوارەکە نەگیر بێتە تەشخیص چونکە نەخۆشەکە بە هێواشی خۆی لە هەموو نەخۆشێک نانە بەس هینێک جار بە هێواشی خۆی دەرەخا تا لە سەرەتا یەک دوو نیشانەی هەیە ناتوانین نەخۆشەکەی پێ دیاریکەین وردە دەکرێت مەسەڵەن بە چەند مانگێک بە چەند ساڵێک نەخۆشیەکە بە تەواوەتی بناسرێتەوە. دکتۆرە من دەست خۆش و پیرۆزبایی دکتۆراکەشت لەیەکێک لە دکتۆرە دەگمەنانەی کە دکتۆرات هەیە لە بواری ڕۆماتیزمە لە شاری سلێمانی ئومێد دەکەین کە وەکو پێشتێش کە خزمەتێکی باشت کردووە خزمەتێکی زیاتر بە سلێمانی و بە هەموو کوردستان گەێنیت ئێوەش ئینشاءڵڵا هەموو لایەکتان سەلامەت بن.